تەنگە نەفەس دەبێت دەکەوێتە ناو تەنچەکە دواتر دوو کارمەندی بەرگری شارستانیش بە هەمان شێوە دەکەونە ناو تەنچەکە و هەر سێکیان گیان لەدەستدەن. ئاگری کۆگای پاڵاوگەی کۆچەر لەسەر ڕێگای هەولێر مەخموور کۆنتڕۆل کرا. دوای ئەوەی کە ئاگرێک لەسەر ڕێگای هەولێر مەخموور بە دیاریکراوی نزیک کارەبای ئەحمەد ئیسماعیل کەوتەوە کە لە کۆگای پاڵاوگەی کۆچەر بوو، دوای ئەوە لەلایەن نۆتین بەرگری شارستانی کۆنتڕۆل کرا. ئەوەی لێرە جێ ئاماژەی هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەو مەوادانەی یاخود ئەو مادانەی کە لێرە سووتا مادەی تەنەر بوو تا ئێستا ینی لە شوێن ئاگرماوە. ئەمە بەهۆی ئەوە دێت کە ئەو مادانە مادەی تەنەر بووە ڕێخۆشکەرە بۆ گەورەبوون و هەروەها زۆربوونی ئاگرەکە. من لە یەکێک لە کارمەندانی بەرگری شارستانیم پرسی باسی لەوە کرد کە ئەمانە ینی نزیکەی زیاتر لە 100 دەبەی تەنەر سوتاوە لێرە و ئەگەر ئەم تەنچیانەی کە هەروەکو لە دیمەنەکان دیارە ئەمانەش هەر مەوادی خامی تری تێدایە، ئەگەر ینی بە تەواوەتی ئەوانەش بسوتا بە ئیدی کارە سادەکە گەورەتر دەبوو. هەروەکو لە دیمەنەکان دیارە زیاتر لە 100 دەبەی کە تەنەری تێدا بۆ لێرە دانراوە سوتاوە و دوای ئەوە تیمەکان لە ڕێگەی نۆتیمەوە ئاگرەکان کۆنتڕۆل کرد. ئێستا لە چەند شوێن ینی با بڵێن ئاگری بچووک دەبیندرێت کە ئاگرەکان هەڵبەتە مەترسی نییە و لەلایەن تیمەکانەوە کۆنتڕۆل کراوە. تیمەکان نیانهێشتوە ئاگرەکە ینی زیاتر تەشەنە بسەنێ و یەکێک لە کارمەندەکان باسی لەوە کرد کە ئەم ئاگرە ینی ئەمڕۆ باش بوو بای نەدەهات، ئەگەر بای بەهات بە ئەوە ئاگرەکە ینی زیاتر فراوانتر دەبوو و ئێستا هەروەکو لە دیمەنەکان دیارە ئاگرەکە لە ئێستادا کۆنتڕۆل کراوە و تیمەکانی بەرگری شارستانی نیانهێشتووە لە چوارچێوەی ینی ئەو کۆگایی ئەو پاڵاوگەیە ئاگرەکە بستە دەرەوە، چونکە ینی مەترسێکی تر هەیە لێرە کە وێزگەی کارەبای ئەحمەد ئیسماعیل لەسەر ڕێگای هەولێر مەخموورە کە ئەمە ینی ئەگەر ئاگر بگەیشت با بە ئەوەی ینی لە ڕێگەی پوش و پەڵاشەوە بای بەهات بە بگەیشت بە ئەوەی کارە سادەکە گەورەتر دەبوو. لێرە نۆتین بەرگری شارستانی لێرە ئاگرەکان کۆنتڕۆل کرد. ینی پرسیارم لە خاوەنەکەی کرد باسی لەوە کرد کە زەرەر و زیانی جانی نەبووە، زیانە مادیەکانی ژانی تا ئێستا ینی لێکۆڵینەوەمان بۆ نەکردووە و دواتر لێکۆڵینەوەی بۆ دەکەین و دەمەوێت ئەوەش ینی بەبیر بینەران بێنمەوە کە ساڵی پار بە دیاریکراوی لە 15/6 کە لێرە لە کۆگایەک ینی خاوەن تانکەرێک دێت بۆ ئەوی بارەکەی بەتار بکاتن، شۆفێری تانکەرەکە یاخود خاوەن تانکەرەکە کە دەچێتە سەر بارەکەی تەنگە نەفەس دەبێت دەکەوێتە ناو تەنچەکە، دواتر دوو کارمەندی بەرگری شارستانیش بە هەمان شێوە دەکەونە ناو تەنچەکە و هەر سێکیان گیان لەدەستدەن. ئەم ڕووداوە ساڵی پار بوو کە بە دیاریکراوی 15/6/2025 بوو کە ئەو کات 3 کەس گیانیان لەدەستدا بەهۆی تەنگە نەفەسیەوە. ئێستاش لێرە لە هەمان شوێن ئاگر کەوتەوە و لەلایەن نۆتین بەرگری شارستانی ئاگرەکە کۆنتڕۆل کرا بەبێ زیانی گیانی و تیمەکانی بەرگری شارستانی دەستیان بە لێکۆڵینەوە کردووە بۆ هۆکار و هەروەها ئەو زیانانەی کە لێرە کەوتووە.